ماوێ شتێک پێیا بۆ لە نێوان ئافرەتان ماستەکە منداڵیان دەبێ بۆ چاو نەفەس نازانم شێخە مەلایە دەچنە لای بەعیسابی خۆیان کە دوعای چاو نەفەسیان بکە لەسەر بەرەقەیەکەن بە دەست و قەتێکی تێکەڵ و نازانم کەس لێیان تێناگا بۆیان لول ئەهات و لەسەر ناو شتێکیان داتی ئەڵە بە منداڵەکەیەوە بکە و بەعیسابی خۆیان چاو نەفەس دەیپارێزێت و بە منداڵەکەیەوە دەکەن لە چاو نەفەس دەیپارێز ئەو دوعایە بە عیسابی خۆشیان ئەمە دوعایە بەداخەوە ئێمە زۆرمان باس کردووە یعنی نوشتەکردن هەڵواسینی پەڕۆ هەڵواسینی میرو ئەم شتانە هەمووی شەریکدانانە بۆ خۆی پەروەردگار بەڕاستی خۆی پەروەردگار مناڵە پارێزیە ئێمە پارێزیە لە زەرر و زیان ئەمان پارێزیە لامان ئەدا لە ناڕەحەتیەکان پەڕۆ هیچی بەدەست نییە نوشتە هیچی بەدەست نییە متومورو هیچی بەدەست نییە ئەمانە هەمووی شەریکدانانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمیێ من علق تەمیمەتەن فقد ئەشرەک بالله هەر کەسێ پەڕۆیە بکاتە دەستێەوە یان مورووە هەڵواسێک یان نوشتەیە بکاتە ملێەوە ئەمە شەریکی بۆ خوادانا والعیاذ بالله پاشان من هیچم بەدەست نییە هیچم بەدەست نییە تەنانەت ئەو قورئانە باشە ئەو قورئانە ئەو مصحەفە تۆ بیکەیتە بنسەرینی ئەو مناڵە بڵێ ئەم قورئانە ئەیپارێزێ ئەمەش هەر شەریکدانانە بۆ خوا خوای ئەو قورئانە خەڵکە پارێزێت ئەو قورئانە بەویستی خوا شیفایە بەڵام ئەو قورئانە کەس ناپارێزێت باشە ئەو قورئانە کەس ناپارێزیە خوای ئەو قورئانە خەڵکە پارێزێت بۆیە نوشتەکردن و دوعاکردن و یان پەتێکی سەوزەکەنە دەستیانەوە یان نوشتەکە ئەکەنە سێگۆشەیەک و ئەیکەنە ملیانەوە ئەمە هەمووی شەریکدانانە بۆ خوای گەورە هەمووی شەریکدانانە بۆ خوای گەورە بۆیە کارێکی زۆر زۆر خراپە بە قسەشمان ناکەن تەنانەت ئێستا ئەڕۆن بۆ شەخص بۆ لای شەخص باشە چن بۆ سەر قەبر من هەموو جا دایکم بۆی باسە کردم ئەیوت لای منطقەی لای ئێمە وەکاشە هەبووە خۆی عکاشەمان هەیە سەحابەیەک کە على ئەساس لە عێراق وفاتی کردو و شەهید کراوە ئەنجا زیاتر لە کوردەواری خۆمانە بۆ شوێنە ئەڵێن وەکاشە لای کەرکووکەوەیە ئەیوت ژن ئەهات ئەیوت بەگڕ هاتم بە وەکاشەیەوت بەگڕ هاتم بۆ کوڕ هاتم ئەیوت داوای کوڕی لەو شەخصا کرد ئەیوت یان ئەیوت بە کس هاتم بۆ کچ هاتم سبحان الله ئەوە شیرکێکی مەحضە ئەوە شیرک الئەکبەرە دەرک ئەکا لە ئیسلام تۆ داوای مناڵە شەخص بکەیت لە قەبرێ بکەیت ئین تەدعوهم لا يسمعوا دعاءكم بەخوا چەندێ بانگی لێ بکەیەوە گوێی لە تۆ نییە باشە ولو سمعوا ما استجابوا لكم بەخوا گوێشی لێت بێ ناتوانێت جواب بداتەوە هیچی بەدەست نییە ئەگەر ئەو شتێکی بەدەست بواە نەی هێش بمرێت خۆی تووشی ناڕەحەتی و ناخۆشی کرد ولو كنت أعلم الغيظ لاستكثرت من الخير وما مسني السوء خواي گەورە ئەفەرمێت باشە لەسەر زاری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر من يعني پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم غەیبی بزانایە ئەوە هەچی خیر هەبوو بۆ خۆی دەستی خست و خۆی لە شەڕ و بەڵا بەدوور ئەگرت يعني پێغەمبەران هیچیان بەدەست نەبێت مناڵت بدەنیە لە ناڕەحەتی تۆ بپارێزن مردوێت چۆن نەتوانێت تۆ بپارێزێت مەلایە چی بەدەسە شێخ چی بەدەسە بەڵامی ترە و خەڵکە سبحان الله هەر بە ئەنقەز يعني ئەم ئیشاناکەن مناڵی نابێ ئەچێ بۆ لای کابرای نوشتەچی والله خەڵک هەبووە والعیاذ بالله کە باس ئەکەن و تۆتی مناڵم نابێ چوونە زینایان لەگەڵا کردو کاکەمانە بۆمان ئەگەڕنەوە لە يعني قدیمەکان باسییان کردو والعیاذ بالله ئافرەتەکەیان هەتک کردووە و زینایان لەگەڵا کردووە يعني بناوی زۆر شتەوە کراوە خوا پەنامان با بۆیە يعني من لە کتێبەکانی شەوا بزانم ئاماژەی پێکراوە والعیاذ بالله شتی زۆر خراپ لەگەڵ ئافرەتا کراوە بە دڵسافی زۆر هەیە بڵاو بووتەوە بە ساویلکەی خۆی يعني کاری زۆر خراپی لەگەڵا کراوە ئەمانە هەمووی ناشەرعین بەڕاستی ئەبێ خۆمانی لێ بپارێزین